دوایین هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک 12 ساڵی تێپەڕاند. ئێستاش کاپرسی هەڵبژاردن بۆ ئەنجومەنەکە لە گۆڕێدایە لە بەغدا بە پێی مادەی 37 کار بۆ پێدانی تایبەتمەندی باڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەکرێت. ئەمەش ناڕزای کەرکووچەکانی لێکەوتوتەوە. کاریمەوەیە کە بکرێ لە کەرکووک بۆ نەکرێ، ینی چ جیاوازیەکی هەیە. ئەم کەرکووکە لە هەموو ڕوویەکەوە پراوێز کراوە. ئێستاش ئەمانەی کە ئەم حیزبە کوردستانیانە لە هەموو شوێنێک حیزبایەتی بکەن، بەس لە کەرکووک حیزبایەتی نەکرد. من وەکو هاوڵاتیەکی تاشی کەرکووک داواکاریم ئەم هەڵبژاردنە بکرێت لە کەرکووک بەبێ مەرج. تەمەنم 40 ساڵە، هەتا یەک جاتوانیمە بەشداری پارێزگای ئەنجومەنی هەڵبژاردننی پارێزگا بکەم. هاوکاریم لایەنەکان یەکتری بگرن، پشت یەکتری بگرن، تر ئەم ملەتەش پشتیانەگری. لای خۆشیەوە ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بربەستەکانی بەردەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای باس کرد و تاکیدی لە هەوڵەکانی نوێنەرانی کورد لەو پێناوەدا کردەوە. وردبینی لە سجلی ناخێوین واتە لە لسی دەنگدەران هیچ کێشەمانیە بەپێی معیار و ئالیەت کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق دیاری بکات و هیچ کێشەشمانیە دەرگا کراوە بۆ هەموو ئەو لایەنانی کە تانق تەقدیمەکەن. سەبارەت بە دابەشکردنی دەسەڵات دیسانەوە تاکیدمان کردێتەوە ئێمە لەگەڵ دابەشکردنی دەسەڵاتین لە نێو هەموو پێکاتەکانی کردواتە کورد و تورکمان و کلد و ئاشور و عەرەبی ڕەسەمی ئەم شارە بەپێی ئیستحقاقی انتخابی هەر چوار مکەونی ڕئیسی لە کەرکووک بەشداری لە ئیداری کەرکووک بکەن و ئەمە قەراری نیایی یەشێتی نیشتیمانی کوردستان بووە بە سەراحەت پیانوانتون. ئەمما بە مستەقبەلی کەرکووک منطق نییە تۆ بیت بە پێچەوانەوەی دەستور و لە دژی دەستور بتەوێت مستەقبەلی کەرکووک و ئایندەی کەرکووک بریتە دەست پەرلەمانی عێراقەوەتە پەرلەمانتارانی عێراق بەگشتی هەموو پراکسیۆنەکان لە دەورەی داهاتوو مستەقبەلی کەرکووک دیاریکەن کە ئەمە قابلی قبولکردن نییە و ئێمە قبوڵی ناکەین. کەرکووچەکان داواکارن خۆیان ئایندەی پارێزگاکەیان دیاری بکەن و لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە دیاری نەکرێت. ساڵی 2005 یەکەم و دوایین هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لە کەرکووک ئەنجام درا. لە وادێش بەدەوە تاکو ئێستا هیچ هەڵبژاردنێک بۆ ئەنجومەنی پارێزگا لە کەرکووک ئەنجام نەدراوە. بۆیە لە ئێستادا سەرجەم چین و توێژەکانی کەرکووک داواکارن هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا ئەنجام بدرێت و هیچ مادەیەک بۆ زیادکردنەوەی و پارێزگای لە پارێزگاکانی دیکەی عێراق دانەندرێت. کارۆ محەممەد، کورد سات نیوز، کەرکووک.